ئەم فیچرە باسی ئەوە کات کە لە گوندی هەزار مرد بۆ دابینکردنی کارەبا هاتوون سوودیان لە وزەی خۆر وەرگرتەوە. ئەمە زۆر ئەبینین هەڵڕێگەیەکی باشە سوود وەرگرتنە لە نوێترین تەکنۆلۆژیەکان بۆ دابینکردنی کارەبا، هەم ڕێگەیەکی ژینگە دۆستانەترە. کاتە داڕێنە لای فیچرە. بۆ بەرهەمهێنانی کارەبا لە سلێمانی خواستێکی زۆر لە سەردانانی سیستمی وزەی خۆر هەیە لە سەربانی ماڵەکان. ئاشکرایە بە نزیکەی زیاتر لە 10 مێگاوات کارەبا لە وزەی خۆرەوە بەرهەم دەهێنرێت، نیوەی لە کاری بازرگانیەوە و ئەوەی دیکەش لە ماڵەکانەوە بەکاردەهێنرێت. بڕیارێکی گرنگ هەیە لە هەرێمی کوردستان دراوە کە تایبەتە بە هەندانی خەڵک بۆ دانانی پانێڵی خۆر. پەرلەمانی هەرێم و وەزارەتی کارەبا لە ساڵی 2021 یاسایەکیان پەسەند کرد کە هانی دانیشتوان دەدات بۆ دانانی پانێڵەکانی خۆر. ئەو هاوڵاتیانی وزەی خۆر دادنێن دەبێتە هۆی کەمکردنەوەی پارەی کارەبا لە سەریان. وڵا کوڕێ برام داینا کە برادری بۆی دانا لە بازیان تر بۆی دانا ئەو دوای 6 مانگی ناجیع بۆ شتەکە هەرێ مایەکە گاڵتەشمان لێ هاو کە بە خۆر ئیشەکە دوای ئەو داینا ناجیع بووی ترێ مژدامان ناو ئێستا دیەکە هەموو هەمانە و شتێکی زۆر باش. خاڵی بێزی وێ کارەبا و هەیە ئەمجا خاڵی بێزیش ئەوەیە ڤۆڵتی دانابەزێ ئەو 230 ڤۆڵتی دەرەکە 20 بۆ 30 بە معادلی ئەگە بێتە 7 بۆ 16 خۆی ئەکوژێتەوەوانەی تر هیچ کێشەیەکی نییە بە فولی کارەباکایە. وەڵڵا نیەتەوەی کە کولفەی هەبوو پارەی هەبوو داینێ زۆر شتێکی باشە زۆر چاکە سوادەی لێکات. پارەی کارەباش کەم بێتەوە خاز لای ئەمە جە و خۆر زۆرە لە بەیان تا ئێوار تۆر بەکارە ڕێسی ئیش ناگەی بۆ ئیشەکەیت جێشانە 6 ماڵدایان ناوە ئەیش هەر بە ڕۆژێک کوژێنەوەوانە کارەبا ڕێسەکە ئالی بەڵێ چیان لێرە کرد تقریبان 12 ماڵ دایناوە لەوێ. ئەم چەند ساڵەکە کارەبا نەبوو 12 و نیو یەک کارەبا ئاهاتەوانێت لەگەڵمە هەرە توتایی ئەم ئیسا یەک لەگە کارەبا ئەبڕێ بەیانی ئەم دەقیق یەتەوانێ ئیشەکە هەتا کارەبای تێتەوانی. وەزارەتی کارەبا ئەمساڵ گرێبەستی لەگەڵ کۆمپانیەکان واژۆ کرد بۆ دانانی 3 وێزگەی کارەبای گەورە لە هەرێمی کوردستان و بەرهەمێنانی 75 مێگاوات کارەبا کە ئەم ڕێژەیەش دابش بووە بە شێوەی 25 مێگاوات لە پارێزگای سلێمانی و 25 مێگاوات لە هەولێر و 25 مێگاوات لە دهۆک. المنظومة جدا فعالة وعملية في المنازل سیستمەکە کارە و پراکتیکی بۆ بەکارهێنان لە ماڵ و شوێنە بازرگانیەکان و دامەزراوەکان سوودی دەبێت. هەروەها لە کۆمپانیا پیشەسازیەکان کاریگەریەکی زۆری هەیە و زۆر پراکتیکیە بۆ بەکارهێنانی کارەبا و کەمکردنەوەی بەکارهێنانی کارەبای حکومی. جگە لەوەش ئەم هەنگاوە دۆستی ژینگەیە. بالإضافة إلى أنه منظومة صديقة للبيئة.